لایەنەکان گومانیان لە سەربەشێک لە تۆماری دەنگدەرانی کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی کوردستان هەیە و پێیان وایە لە سنووری سۆران تۆمارەکە کەم و کورتی هەیە. لانی دەسەڵاتیش کە پارتی دموکراتی کوردستانە تۆمارەکە لە بەرژەوەندی خۆی بەکاردێنێت. بۆ ئەم مەبەستەش هەر پێنجلایەنی کۆمەڵ و گۆڕان و هاوپەیمانی و یەکگرتو و یەکێتی لە مەڵبەندی هەشتی سۆرانی کۆمەڵی ئیسلامی کوردستان کۆبوونەوە. دواتر لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا یاداشنامەیەکیان سەبارەت بە تۆماری دەنگدەران لە سۆران خوێندەوە و تیایدا داوایان کرد کۆمیسیۆن چارەسەرێکی ڕیشەیی بۆ کێشەی تۆماری دەنگدەران لە سۆران بدۆزێتەوە. بە پێچەوانەوە شەرعیەتی هەڵبژاردن لە دەڤەرەکە دەکەوێتە ژێر پرسیارەوە. بۆ کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی بابەت یاداشت. ئێمە ئەو حیزب و لایەنە سیاسیانەی ناومان لە خوارەوە هاتووە لە ئەمڕۆ ڕێکەوتی 27/8/2018 لە بارەگای مەڵبەندی هەشتی سۆرانی کۆمەڵی ئیسلامی کوردستان کۆبووینەوە بە مەبەستی گفتوگۆکردن لەسەر تۆماری دەنگدەران لە سۆران و دەوروبەری. پاش چاودێرێکی چڕ و پڕی تۆمارەکە و خودی پرۆسەکە بۆمان دەرکەوت کۆمەڵێک کێشە و گرفتی گەورە هەیە لە تۆماری دەنگدەران. بۆیە ئامادەین لە کاتی بەدواداچوون هەموو بەڵگە و دیکۆمنتەکان بخەینە ڕوو. لێرەوە داوا لە بەڕێستان دەکەین چارەسەری جددی بدۆزنەوە بۆ ئەم کێشانە. ئەگەر نا هەڵبژاردن لەم دەڤەرە دەکەوێتە ژێر پرسیار و دوور دەبێت لە بنەما و ڕێساکانی هەڵبژاردن. پێنجلایەنەکەی سۆران دەشڵێن چاودێری نوێکردنەوەی تۆماری دەنگدەرانیان کردووە و بۆیان دەرکەوتووە ئەو تۆمارە کۆمەڵە گرفت و کێشەی گەورەی تێدایە. بۆیە داوای خاوێنکردنەوەی تۆمارەکە لە هەر چوار قەزای سۆران و چۆمان و ڕەواندز و مێرگە سۆر دەکەن. ئامادەشن بەڵگە و دکیۆمنتی پێویست لەو ڕۆوە بخەنە بەردەستی کۆمیسیۆن. ئەگەر بێت و لە سۆران بەو لیستی تۆماری دەنگدەرانە هەر هەڵبژاردنێک بکرێ ئەکەویتە ژێر پرسیار هیچ مانایەکی هەڵبژاردن بەخۆیەوە نابینێ. بەڕاستی هیوادارین بەپەلا ئێمە ئامادەینە هەموو هاوکاریشان بکەین هەموو بەڵگەکانمان بخەینە ڕوو بۆ پاکردنەوەی ئەو لیستە. دیارە تۆماری دەنگدەران هەر ناوی ئەمە نییە ناوی دووبارە و مردوو بەڵکو ناوی بەشەکانی تری لە تورکیا لە ئێران لە سووریا ناوی ئاوارەکانی تێدایە. لە دوای ئەگەر کۆمیسیۆن نیەتپاچی و دەست پێشخەریەک بکات بۆ ئەوەی بەدواداچون بۆ ئەم بکە ئێمە بەدڵنیاییەوە ئامادەیمان تێدایەوە بەڵگە و دیکۆمنتەکانیان بکەین و هاوکاریی جددیشانەکەن بۆ سافکردنەوە و ساختکردنەوەی ئەم تۆمارە. گەندەڵی و ساختەکاری بووەتە پیشەی حیزبەکانی دەسەڵات لە هەرێمی کوردستان. بە جۆرێک ئەو دوو حیزبە لە ڕابردوودا بۆ مانەوەیان لە دەسەڵات پەنایان بۆ هەموو ساختەکاریەک بردووە. بەڵام بۆ ئەم هەڵبژاردنە لایەنەکانی دەرەوەی هەردوو حزب هەوڵەکانیان بۆ ڕێگری لە ساختەکاری گەورە چڕ کردوتەوە. ڕاشی دەگەێنن تا هەوڵەکانیان ئەنجامی دەبێت ڕناوەستن و بەردەوام دەبن. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.